خۆی هەر جۆرە نەئارامێک لە هەر شوێنەکە بێتن تەسیری لە هاتنی گەشتیارانە بێتن ئەو خۆ پیشاندان و ئەو وەزانە ئارامەی کە لە بەغدایە یعنی وای کردووە کەوا ڕێژەی هاتنی گەشتیار کەم بێتەوە مەش بەهۆی ئەوەی خەڵکەکە لە ماڵی خۆی دڵنیانی ناتوانانی شوێنی خۆی بەجێبێڵێتن واروها یادەکانی عاشوڕاش تەسیری زۆر هەبوو چونکە هەرچی منشعاتی گەورە هەبوو هەمویان بۆ ئەم یادە بەکارخسترابوون و کەمتر ئەو پاسانە لێرە ئەتوانرا بەدی بکرێت و یاخود بکرێ بگیرێمە کۆمپانیامان هەبوو ویستوتی لە سلێمانی گەشتیار بۆ ئێرە بێنێ لەبەر نەبوونی پاس و ئەو پاسانە هەمووی لە بەغدا حجزکرابوو نەیانتوانی سەردانی ئێرە بکەن و هەروەها بردومانەکانی زاخۆش تەسیری دەبێ ناڵێم تەسیری نابێتن چونکە هاتنی ئەو گەشتیارانە سەلامەتیان و گەڕانەوەیان لە ئەستۆی ئەو کۆمپانیانە ناتوانم مجازەفەیان پێ بکەن. ئێمە لە سنووری قەزای ڕواندز دوو کۆمپانیامان دەست نیشان کردووە و چاوەڕێکین خەڵکی تریش بێ ئیجازە دەربێنێ و کۆمپانیا دابنێ بەمبەستی گواستنەوەی گەشتیاران بە حکمی ئەوەی کەوا جوگرافیا ڕواندز و هەندێک شوێنی سەختی لێیە منشعاتەکانی وان ناگاتە ئەو شوێنانە ئێمە لە بە کۆستەر بە هاوکاری لەگەڵ ئاسایش تەنسیقمان کردووە و شوێنانەمان بۆ دیاری کردوون کە ئەو کۆمپانیا دەتوانێت بیان بە ئەو شوێنانێک کە مەترسیان لەسەر بە هیچ شێوەیەک ڕێ پێ نادەین ئەو کۆمپانیا بیان باتە ئەو شوێنانە.